لا هەرجێک بینەرمان لا شارپێسەوە سڵاوتانە بێزان خۆشەویستان من مەریوان جەبار خۆشحاڵم لەم دیدارە تایبەتدا لەگەڵتانم بەڕزان دەمانەوێت لەم دیدارە تایبەتدا تیژ بخینە سەر لەشکرکێشەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر بەشێک لە خاکی هەرێمی کوردستان و تێکدانی سروشتی هەرێمی کوردستان و ژینگەی هەرێمی کوردستان هاوکات بێدەنگی بەشێکی زۆر لە سەڵاتدارانی هەرێمی کوردستان و دەسەڵاتدارانی حکومەتی عێراقی لە بەرامبەر لەشکرکێشەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر خاکی هەرێمی کوردستان لە بەشی دووەمی دیدارەکەماندا دەمانێت گفتوگۆ بکەین لەسەر ئەو گرژ و ئاڵۆزیانی کە لە نێوان پارتی کرێکەکانی کوردستان پەکەکە و هێزی پێشمەرگی کوردستان لە چەند ڕۆژی ڕابردوودا تا ئێستاش کە بەردەوامی هەیە ڕوویدا کە بەداخەوە شەهید و قوربانی لێکەوتەوە بۆ مەبەستە گفتوگۆ دەکەین لەسەر ئەم بابەتە لەگەڵ بەڕێز دکتۆر فایا گوڵپی سەرۆکی ئەکادیمیای سیاسەتی دیموکراتی دکتۆر زۆر سپاس بۆم دەرفەتان زۆر سپاس بۆ ئێوە بەخێر زۆر سپاس دکتۆر دەمەوێت ئەمڕۆ گفتوگویەکی زۆر ورد لەسەر بابەتی لەشکرکێشی دەوڵەتی تورکیا بۆ سەرخاکی هەرێمی کوردستان بکەین ئەو وێنەیە کە هەرێکێکمان دەبینین دەمەوێت لە وێنەیەکی گەورەترا تعریف بۆ لەشکرکێشەکانی دەوڵەتی تورکیا بکەین لە ماوەی ڕابردوودا ئەردۆگان و پارتی داد و گەشە پێدان بە جۆرە لە جۆرەکان خەونی زیندووکردنەوەی ئیمپراتۆرێتی عوسمانیانە بوو لە ئێستادا ئەم هەوڵانە تا چەند دەچنە چوارچێوەی ئەو هەوڵانە بۆ زیندووکردنەوەی ئیمپراتۆرێتی دەوڵەتی عوسمانی لەلایەن دەسەڵاتدارانی تورکیاوە بەڵێ خۆی دوو هۆکاری سەرەکی هەیە بۆ دروستبوونی ئەو بارودۆخی کە ئێستا هەیە بارودۆخەکە ئەوەیە کە تورکیا هێرش هێنێ پێگەی سەربازی دروزەکە هەڕەشەکە تا کۆتایی هۆکاری سەرەکی یەکەمیان ئەوەیە کە ئیمپراتۆریەتی دەوڵەتی عوسمانی کاتی خۆی کە ئیمپراتۆرەتێکی فراوانخواز بووە ویستێتی جیهان داگیر بکات ئێستا ئەو عقلێتە زیندوو بووتەوە ئەگەر سێری مێژووی وڵاتانی تر و ئیمپراتۆرەتەکانی تر بکەین سیرەکەین پورتوغال و هۆڵندە و بەریتانیا و ئیسپانیا و کوێ و ئینام ساماوەیەک ئیمپراتۆریەت بوون بەڵام ئێستا کۆتاییان بۆ فکری هێناوە کۆتاییان بۆ سیاسەتی هێناوە لەسەر سیاسەتێکیکەی نوێ کاروباری وڵات بەڕێوە بن بەڵام ئەوەی تایبەتە بە تورکیاوە شانازی بەو ڕابردووە خراپەیەوەکە و بەردەوامی بەو سیاسەتە کۆنەیەدا کە لە جەنگی جیهانی یەکەمە سنووریان بۆ داناوە و دەسەڵاتیان نەهێشتووە ئێستا ئێوێ ئەو بارودۆخی کە هەی بۆ پێش جەنگی جیهانی یەکەم زیندوی بکاتەوە و خۆشی بە هەڵە نازانێت بۆ نمونە بەرامبەر بە جینۆسایدی ئەرمەنەکان بینیمان ڕەتفعلی چۆن بوو ئەمە خاڵێکە یعنی ئەبینین وردەکاری ئەو شتانە لە لێدوانەکانی ئەردۆغان و باخچەلی و کێوکێترا بینین کە هەرێمی کوردستان بەشێک لە سووریا هی خۆیان نەزانن لەم ڕۆژاناڵێ سنووری تورکیا تەنیا 1970 کیلۆمەتری چوارگۆشەنیە و لە هەر شوێنێکمانەوەی تورکیا و تا کۆتایی ئەمە خاڵێکە خاڵی دووەمەوەیە سیاسەتی هەرێمی کوردستان چۆنە سیاسەتی هەرێمی کوردستان لە دروستبوونی شۆڕشەکانەوە تا ئێستا شۆڕشی ئەیلول و نوێ و گوڵان و تا ئەم ئەزمموی ئێمەمان هەمانە حکوومەتی هەرێمی کوردستان یەک سیاسەتیان هەبووە بەرامبەر بە داگیرکەرانی تری کوردستان زۆر بە ئاسانی ڕێگەیان داوە بێنە هەرێمی کوردستان دکتۆر لێرا دەمێت داگیرکەرێکیان بە داگیرکەرێک گۆڕیوە ئەمە خاڵێکە بۆ نمونە چەندان جار عراقیان هێناوە ئێرانیان هێناوە تورکیان هێناوە بۆ سرعاتی ناوخۆیی یا بۆ مەبەستی تر و یەکێ لە شتە تایبەتمەندێتەکانی تری باشووری کوردستان کە لە هیچ دنیایانە ئەوەیە کە شەڕی کوردی پارچەکانی تیرەکەن بۆ داگیرکەرانی کوردستان ئەمە لە ڕابردووە هەیە تا ئێستا ژماوەتەوە لەوانەیە ئێستا زۆر خەست و بەوازەحی نەبێ تۆزێک داپۆشراوە دەمامک کراوە ئەو بەردەوامە ئەمە هۆکارە بۆ ئەوەی کە ئەم بارودۆخە کە هەیە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان و لە عێراقا لەلایەن تورکیەوە دروست بووە بەو شێوەیە بەردەوام بێت دکتۆر دەمەوێت زۆر بەوردی لەسەر ئەو بابەتە قسە بکەین و دواتریش دینە سەر ئەو کێشە و گرفتانەوە لایەنانی کە بەڕێزت باست کرد بەڵام بەداقیقی بێدەنگی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و دەسەڵاتدارانی حکوومەتی عێراقی بۆچی ئەگەڕێتەوە زۆر ڕگلی یەکرێت دەوترێت کە هەرێمی کوردستان ناتوانێت سیادی خۆی بپارێزە بەڵام ئەوشمان بیر نەچێت کە هەرێمی کوردستان پایەیەکە لە پایە هەرە ئەساسیەکانی دەوڵەتی عێراقی دەسەڵاتدارانی عێراقی بۆ ناتوانن سیادی خۆیان بپارێزن لە بەرامبەر دەوڵەتی وەکو تورکیادا خۆی لە ڕووی بارودۆخی ئەمنی و یەکێتی پێگاتەکانی عێراقوانە بۆ خۆمان نەزانین بارودۆخ چۆنە ئێستا عێراق یەکگرتوونیە عێراق کێشەی ناوخۆیی زۆری هەیە کێشەی نێوان سونە و شیعە هەیە کێشەی ناویان باڵەکانی شیعە هەیە کێشەی نێوان ئەمریکا و ئێران هەیە لە عێراقدا
ئەمە خاڵێکە. خاڵی دووەم ئەوەیە کە دیبلۆماسیەتی عراق بەدەست کردەوەیە. دیبلۆماسیەتی عراق وەزیری دەرەوەیە لەگەڵ سەرۆک کۆمار. ئەم دوو کەسە ینی بەشێکن لە حیزبە سیاسیەکانی باشووری کوردستان. حیزبە سیاسیەکانی باشووری کوردستان بەلایەنەوە ئاساییە کە تورکیا بێت هەرێمی کوردستان داگیر بکە، کە تورکیا بێت پەکەکە دەرکە. لە ڕابردووە بینیومانە وەزیری دەرەوەی عراق کورد بوو چووە پەرلەمانی عراق وتی پەکەکە و پەژاک تیرۆریستن بۆ دڵخۆشکردنی ئێران و تورکیا. تەبەن پەرلەمان ڕوبەڕووی بوونەوە ڕخنیان گرتوتیان ئەو قسەیە بکشێرەوە لەو قسەی خۆت. زۆر ئەتیادیە کاتی خۆی کە حکوومەتی عراقی دروست بوو یەکەم بڕیاری حکوومەتی عراقی زانی چی بوو ئەوە بوو کە پەکەکەی خستە لیستی تیرۆرەوە. دوایی برادرانی پەکەکە کە چون گلەیان لە حکوومەتی عراقی کرد. حکوومەتی عراقی وتی کاکە وڵا ئێمە نەبووین عەرەبەکان ئاياد علاوی ئەوانە احتیزاریان هێنایە وتی ئەو برادەرەکانی خۆتان بوون کوردەکان بوونەوەیان کرد. دوایی حکوومەتی عراقی بڕیارەکەی کێشایەوە. یعنی بە شێوەیەکی گشتی کورد لە عێراقدا ئەوانەی کە لە عێراقان نوێنەری کوردن لە عێراق بە تایبەتی لە وەزارەتەکان و لە سەرۆک کۆمارەوانە بەلایەنەوە ئاساییە پێشیان خۆشە تورکیا بێت لە پەکەکە بە ئەمە شتێکی طبیعیە و پێشیان خۆشە ئەو حکوومەتی کە لە عێراق هەیەە ئاخر ئێستا کورد ئێمە لە هەرێمی کوردستانە باشووری کوردستان دوو حکوومەتمانەیە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراقیە. ئەوەی ئەبینین بە عملی بە پراکتیکی ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستانمان بە تەواوەتی قسۆتە ژێر دەسەڵاتی تورکیاوە و حکوومەتی عێراقیشمان وا لێ کردووە کە تورکیا پێی خۆش بێت. دژە ئەو پەڕی دژایەتی حکوومەتی عێراقەکەین کە خۆمان بەشێکین لەوێ جێگری سەرۆکی پەرلەمان وەزیری دەرەوە وەزیری کۆچبەران سەرۆک کۆمار لەوەیە کەچی تا ئێستا ناڕەزاییەک نە لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە نە لەلایەن نوێنەرانی کوردەوە لە عێراق دەربارەی هێرشەکانی تورکیا نیشان نەدراوە. لاوازی سیادەی دەوڵەتی عێراق و بێدەنگی دەسەڵاتدارانی هەم هەرێمی کوردستان هەم دەوڵەتی عێراقی تا چەند دەرفەتەدا بە تورکیا بۆەوەی کە زیاتر دەری کوردەڵی پێلەبەڕەکەی خۆی ڕابکێش. بەڵێ ڕاستە خۆی سیادەی عێراق بەدەست کوردەوەیە وەکو پێم وتی سیانی سەرۆک کۆمار وەزیری دەرەوە ئەوانە داکۆکی لە سیادەی عێراقەکەنوانە جێگری سەرۆک پەرلەمان کوردە تا کۆتایی ئەمانە هیچ قسە ناکەن. هەرێمی کوردستانیش ئەو هەموو قونسڵێتی تایە قسە ناکە. ئەمانە وای کردووە کە تورکیا بە ئارەزوی خۆی بێت لە گەریلابە خەڵکی گوندەکان شەهیدکە گوندەکان وێرانکە دارستانەکانمان ببڕێتەوە بازرگانی پێوە بکە ڕۆژانە لێدوانی شۆڤینیانە بدەن بەرامبەر بە کورد حساب بۆ کورد نەکەن بە هەرێمی کوردستان بڕێن باکووری عراق. ئێمە لە عراقدا بە گوێرەی دەستوری عراق ئەم هەرێمە ئەمەی تیاژین پێوترێ هەرێمی کوردستان. تورکیا پێ ناوت ناڵی هەرێمی کوردستان پێڵێ باکووری عراق لەبەرەوە ئەو تەنازولاتانەی کە کورد کردیەتی لە هەرێمی کوردستان و لە عراقا بۆ تورکیا لە ئەخلاقی سیاسی تێپەڕی کردووە و سەردانەواندنە تەسلیم بوونە. بۆ نمونە من دووشە دێنمەوە بڕیار بوو کۆبوونەوەیەکی پەرلەمان لەسەر هێرشەکانی تورکیا بکرێت. کا کۆبوونەوەکەی پەرلەمان قۆنسڵی تورکیا کە چووە پەرلەمان لەگەڵ جێگری سەرۆکی پەرلەمان کۆبوویەوە کۆبوونەوەکە کۆتایی هات نەکرا. ئەو ڕۆژەی کە مەسەلەی ئەم پێشمەرگانە شەهید بوون ڕاگەیاندنەکانی باشووری کوردستان یەکەم جار وتیان وڵا فڕۆکەکانی تورکیا پەلاماریان داوە پێنج پێشمەرگیان شەهید کردووە هەتا دەقە چارەکێوا بوو. دوایی وتیان وڵا لۆغمیان پیاتەقیوەتەوە. دوای ئەوە وتیان وڵا پەکەکە کەمینی بۆ داناون. ئەمە ئەیسەلمێنێک کە ڕاستیەکەی ئەوەیە فڕۆکەی تورکیا لێداون بەڵام لەژێر زەختی تورکیا ڕاگەیاندنەکانی باشووری کوردستان ڕێیەکەی خۆیان گۆڕیوە هەواڵەکەی خۆیان گۆڕیوە کەوا بوو من ئەڵێم هەرێمی کوردستان لەلایەن تورکیاوە داگیر کراوە. لیژنەیەک پێکێنراوە لە ئێستادا لە پەرلەمانی عێراق بۆ لێکۆڵینەوە لە ئەو گرج و ئاڵۆزیانەی کە لە سنوورەکەدا هەن کە دوایە ئەم لیژنەیە تا چەند دەتوانێت بەجددی کار لەسەر ئەم کەیسە بکات. خۆی ئەو لیژنەیە ئەگەر لیژنەیەکی بێلایەن بێ وەکو خۆی ئەتوانێت ڕاستیەکان ببینێ و بە ڕێکوپێکی ئیشی لەسەر بکە. بەڵام ئەمێنێتەوە سەر نوێنەرانی پارتی دیموکراتی کوردستان لەو لیژنەیە. لەبەرەوەی پارتی دیموکراتی کوردستان لە لیژنەکە لە پەرلەمانە نوێنەری زۆری هەیە و لەو لیژنەیەشا هەیە و سنوورەکەش سنووری ئەوانە
احتیمالی زۆر هەیە چاواشەکاری تیا بکرێت. زۆر باش دکتۆر بوونی پەکەکە تا چەند بەهانەیەکی جدیە بەدەست دەوڵەتانی تورکیا بە دەوڵەتی تورکیا و بۆ هێرشکردنە سەر بەشێک لە خاکی هەرێمی کوردستان لە بەرامبەر ئەمەدا دەبینین لە ئیدلیب لە سووریا دەوڵەتی تورکیا بە جۆرێک لە جۆرەکان ناسنامەی تورکی دەدات بە دانیشتوانی ئیدلیب و هەوڵی بە تورکردنی ئەو ناوچانەدا ئەمە جگە لەوەی کە لە بەشێکی زۆر لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تورکیا پەلی هاویشتەوە بۆ داگیرکاری ئایا بوونی پەکەکە تەنها بەهانەیە بەدەست دەوڵەتی تورکیا باشیق پەکەکەی تایە نییە ئازربایجان پەکەکەی تایە لیبیا تایەتی قبرس تایە بوو کاتی خۆی گریانی تورکیا وڵاتێکی شۆڤینی داگیرکەرە خەونە ئیمپراتۆریەتەکانی خۆی زیندووەکاتەوە بیان وایە بەدەستەوە ڕاستە بە بۆنەی پەکەکەەوە هێرشەکە بۆ شوێنە بەڵام ئەگەر پەکەکە لەوێ نەبووایە بەرگری نەکردایە بخۆمە نەزان جارجات تورکیا هێرشێنێ زۆربەی کات هێرشە سەرەتایەکانی شێشکێنێ ئەگەر هێرشی سەرتاییشی نەشکابێت جاریوە ئەتر هەندێک شوێنی گرتبێ ئێستا مەسەن ئەم جارەکە لە کۆتایی مانگی پێنج هێرشی کردووە هەندێک شوێنی گرتووە بەڵام لەو شوێنانە نەیتوانیەوە زیاتر بگرێت نەجوڵاوە وەزعیشی زۆر خراپە جا بەسم چیە ینی ئەمە وایە ئەم قسەیە بەڵام ئەگەر پەکەکە لەوێن نەبووە مقاومەی نەکردایە من قەنەعاتم وا بوو ئێستا تورکیا لای خۆشمانە بوو لە قەڵازیە و ڕانیێژە بوو نەک لە هەولێر زۆر باشە پێ وایە دەوڵەتان بەتەوەی زلهێزەکان لەوە تێ بگەن کە بیانووی تورکیا بیانوویکی جدی نییە بۆ داخڵبوون بۆ هەرێمی کوردستان و هەوڵی داگیرکاری هەرێمی کوردستان بەم جۆرەکە ئەدا عوزرەکانی عوزرێکی مەقبول نەبن چێکان معقول نەبن عوزرەکانی تورکیا بۆ داخڵبوون ئەزانی چۆنە دوو مەسەلە هەیە لێرەدا ینی لەوە ئەچێت ڕێگەیان بە تورکیا دابێ گڵۆپی سەوزیان بۆ داگیرسان بێ بە تایبەتی ئەمریکا گڵۆپی سەوزی بۆ داگیرسان و شەڕی پەکەکە بکە ئەمە حەقیقەتێکە بەڵام ئەم گڵۆپە سەوزە تاکەیە ئایا پیلانێکە بۆ تورکیا دانراوە تەڵەیەکە بۆ تورکیا دانراوە چونکە تورکیا تەنیا ئێمە ئیسیفزاز نەکردووە تەنیا دژمنایەتی کورد ناکە دژمنایەتی هەموو جیهانەکە بە شێوازی جیاواز لەبەرەوە ئەمەی کە تورکیا ئەیکا احتیمالی ئەوەیە تەڵەیەکە یان گۆڕانکاریەکە لە ناوچەکە ڕۆیە لەوانەیە بەشێکی عراق بدەنەوە بە تورکیا بەڵام قونسوڵی تورکیا لە هەولێر ئەڵێم ئەم ناوچانەمان کڕیوە ینی تۆ سیر کە ئێستا ئەم شتانی کاکە گیان ئەمە هەندێک شت هەیە هەندێک ئەگەر بچینەوە دواوە کاتی خۆی لە جەنگی جیهانی دووەما بە عەسەبەت العومەم قەرارێکی دەرکردووە ساڵی 1925 کە هەندێک لەم ناوچانەی هەرێمی کوردستان ئەبێ لە سادەی نەوتەکەی بۆ تورکیا بێت باشە دوای ڕاپەڕین بە ماوەیەکی کەم لە بۆنەیەکدا جەلال تاڵەبانی لەگەڵ بەرهەم ساڵح لەگەڵ سەرچڵ قەزاز سەردانی تورکیاکەن ئەچن ئەڵێن ئێمەمانوێ تورک و دۆزال ببینێ ئەو کاتە سەرۆک وەزیران بووە پێش ئەوەی بچن سکرتەی ڕۆژنامە نووسی تورک و دۆزال لەبینن ئەڵێن هەر یەکی بەرهەم ساڵح و جەلال تاڵەبانی کۆمەڵی دوکومنت دەرەکەن ئەڵێن جەنابی سکرتێر سەرۆک گەزانەیە ئێوە ئەو مافانەتان لە باکووری عێراقا هەیە ئەمە لە کتێبێکان نووسراوە جەنگیز شاندار بۆ خۆی ڕۆژنامە نووسێک کە شەمەندەفەری میزۆپۆتامیا کوردستانی نوێ وەریگەڕاوە ئەڵێ ئەزانن ئەو مافانەتان لە باکووری عێراقا هەیە وەرن ئێمە هاوکاریتانەکەن بۆ ئەو مافانەتان ئێوەش هاوکاریمان بکەن جامە بەستم چییە کورد خۆی ئەچێت شتەکانی تورکیا زیندووە کاتەوە هێنێت ئێتەبعەن پارتیش ئەگەرەوە بزانێەوە یەکێتی خەریکە تورکیا هێنێ خۆی زووترەی هێنێ خۆی پێشترە هێنێ تورکیاش حەزە سیرەکە لەگەڵ پارتیا ڕێکەوەیە لەگەڵ یەکێتیا لەگەڵ پارتیا ڕێگەکەوێت چکە پارتیا و سنووریەتی کەواتە بەگشتی پێ وایە ئەم سیاسەتی تورکیا سیاسەتێکی قوبوڵکراوە لەسەر ئاستی گشتی یا نەخێر ئەمە سەرکێشیەکی ئەردۆغان و دەوڵەتی پێش ئەوەی سەرکێشیەکی ئەردۆغان و ئەوانە بێ سەرکێشی ئەردۆغانە تەسلیم بوونی کووردە بەو سیاسەتەی تورکیا و لەلایەن کۆمەلگای نێودەوڵەتیەوە ئەم سیاسەتە قبول ناکرێ بەڵام بەرژەوەندی هەیە لێرەدا بۆ نمونە ئێستا لە مەسلەی جینۆساید یەرمەنەکانە ئێتر ئەمریکا دژی تورکیا وەسایەوە لە مەسلەی ساڕۆخی S400 ئەمریکا دژی هینوەسایەوە تورکیا وەسایەوە و دیموکراتەکان و جمهوریەکان جیاوازیان هەبووە بەرامبەر بە تورکیا دیموکراتەکان دایمەن دژی تورکیا بوون هەندێک عەتفیان بۆ قەزەی کوردەیە مەسان سەردانەکەی ساڵی 99
بیل کلینتۆن بۆ پەرلەمانی تورکیا سەردانی 2009 ئۆباما بۆ تورکیا و لێوێەوە هەدەپەی بینی ئەم لێدوانەی ئەم کۆتایی نوێنەری ئەمریکا لە ئەنجومەنی ئاسایش دژی بۆردمانی مەخمور ئەمەش هەڵوێستێکی کەیە 15 ئەم مانگە بایدن و ئەردۆغان یەکتریە بینین لەوانەیە گۆڕانکاریەکی جدی بێت یعنی لەبەرەوە تورکیا تموحاتی هەیە بەڵام خۆی لەوانەیە هەندێکیانە تموحاتانیان بیر چوو بێتەوە بەس کورد بیری هێناونەتەوە. دکتۆر ئەم ڕووداوانەمان گەڕێتەوە بۆ بابەتێکی گرنگتر لە ڕابردوودا کە ئەویش پرسی ئاشتی بووە لە تورکیا بە بڕای جەنابەت لە ڕابردوو و لە ئێستا و لە داهاتووشدا پرسی ئاشتی لەکوێ ئەجەندای یاخۆت استراتیژێتی ئەردۆگان و تورکیادایە خۆ هەندێک لایەن پێی وایە کە ئەمە لە عمقی استراتیژێتی دەوڵەتی تورکیا ئەوە پەکەکەیە کە پابەند نامێ هەندێک پێی وایە کە پەکەکە دروشمی ئاشتی هەڵگرتەوە تورکیا من نادا بەڵێ لە ساڵی 93ەوە ینی ئیتر گفتوگۆی نێوان تورکیا و پەکەکە دروست بوو بەڵام وەستا تا ئەو کاتانەی عەبدوڵڵا ئۆجەلان دەستگیر کرا کە لە زیندانە بوو دیسان لەوێ چەند مبادرەیەکی کەکرا پەکەکە چەند کەسێکی ناردەوە لە گەریلاکان چەند وەجبەیەکی ناردەوە بۆ نیازپاکی و تورکیا سەردانیان کرد لە باڵێن لە زیندانەکەی خۆی ئەوە بوو ساڵی 2009 حکوومەتی داد و گەشەپێدان شتێکی کرد بە ناوی کرانەوە بەڕووی کووردا بەڕووی مەسەلەی کووردا وازەحەوە ئەم کرانەوەی ئەنجامەکەی ئەوە بوو کە ساڵی 2013 بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان لە زیندانەوە پرۆژەیەکی هین کرد ناردە دەرەوە و پرۆژەکەش وابزانم جێگری سەرۆکی وەزیرانی تورکیاش بەشداری کرد لەگەڵ پەرلەمانتارەکانی هەدەپە بۆ ڕێکەوتن لە نێوان کورد و لە نێوان ئەوە ئەردۆغانە و لە کۆبوونەوەی ئۆسلۆژە بووە پێشتر چەندان جار نوێنەرانی ئەک پارتی و نوێنەرانی پەکەکە لە شوێن جیاجیا یەکتریان بینی و بۆ ڕێکەوتن بەڵام ڕێکەوتنەکان ئیتر کۆتایی پێهات لە ساڵی 2015 و کۆتایی پێات من شتێک بەبیرێنمەوە جارێکیان کاک مەسعود سەردانی تورکیا کرد لە سەردانەکەی تورکیا لێدوانێکیدا وتی لەمە دو هەندێک گۆڕانکاریە ئەبێ لەم گۆڕانکاریانە ئێمە پشتگیری تورکیا بکەین هەر ئەو ڕۆژە بوو یا بۆ سبێنێەوە تورکیا جەرابلوسی گرت لە سووریا باشە من نازانم پەلاماری کوێدا ساڵی ئایندە دو ساڵی ئایندە ئەتر دوایەوە شەڕی دژی پەکەکە دەست پێ کردەوە ئەجا دوایەوە ئەفرینی گرت ئەجا دوایەوە سەرێکانی گرت نازانم چیتر ئەوانە لەبەرەوە هەندێک ڕێکەوتنی نهێنی هەیە لە نێوان تورکەکان و لە نێوان هەرێمی کوردستانە ئەم ڕێکەوتنانە چییە؟ بۆ ئەوەیە کە باشووری کوردستان بخەنەوە سەر تورکیا بۆ ئەوەیە کە بە حسابی خۆیان پەکەکە لە ناو بن و تورکیا پشتیوانی لەم ئەزمونەی باشووری کوردستان بکە بۆ ئەوەیە کەوا تورکیا بخەنە گۆماوێکەوە وەکو چۆن ساڵی 92وانە سەدامیان ڕاکێشا بۆ داگیرکردنی کوێت دوایی پێ سەری وای لێ هاتەوە ینی با بڵین سەری تیاچوو بۆ چییە ئەمە هەندێشتی نێنی هەیە تا ئێستا نازانرێت بەڵام هەیە گفتەوەکەمان بەردەوام دەوێت بەڵام پاش ناوبڕێکی کورد دەگەڕێنەوە لاتە دوبارە ساڵتان لەبێت گفتەوەکەمان بەردەوامی دەبێت لەگەڵ بەڕێز دکتۆر فایا گوڵپی دکتۆر دەمەوێت بچینە سەر بەشی دووەمی گفتووەکەمان کەویش ئەو گرژ و ئاڵۆزیانەیە کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە نێوان پارتی کرێکارانی کوردستان پەکەکەوە لەگەڵ هێزی پێشمەرگەدا ڕوویدا دەمەوێت سەرتا لەسەر ئەوە قسە بکەم لە ڕووی ختابی سیاسی و ئیعلامی و عسکەری و تا چەند تەندروست و دروستە بڵێن کە ئەمە شەڕی نێوان هێزی پێشمەرگەی کوردستان و پارتی کرێکارانی کوردستانە لەگەڵەوە ئێستا بڕاگەیەنراوەکان لە باشووری کوردستان بەناوی وەزارەتی پێشمەرگەوە دەردەکرێن ڕاستیەکەی ئەوەیە کە ئەو شتانەی کە باسمان کرد ئەو بابەتانەی پێشەوە بۆتە هۆی ئەوە کە تورکیا و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە تایبەتی پارتی لەبەروی لە سنووری هەولێر و دهۆک باڵا دەستە لە ڕووی سەربازی و ئەمنی و ئیداریەوە تەنسیقێکی باش لە نێوان تورکیا و لە نێوان هێزی پێشمەرگە و پارتی دیموکراتی کوردستانە هەبێ
لە کاتێکی وەکو ئەمڕۆ کە شەڕ لە نێوان گەریلا و سوپای تورکیا پێشمەرگە چیەکەشێ بۆ مەتینە خاڵدانێ کەمیندانێ چیەکە لەوێ ینی شوێنێک کە شەڕیتیایە دوو لایەن شەڕەکەن لایەنێکیەت خۆیەکە بە ناویانە ئەوان دەڵێن ئێمە بەمەبەستی سەقامگیری لە ناوچەکەدا باشە سەقامگیری لەوەتی گەریلا لەوەیە هیچ هێرشێک لەو ناوچە شاخاویانەوە کراوەتە سەر هەرێمی کوردستان نەکراوە باشترین شوێن بۆ پاراستنی ئەمن و ئاسایشی هەرێمی کوردستان ئەو شوێنانەیە کە لەلایەن پەکەکەەوە کۆنتترۆل کراوە ئێمە ساڵی 2000 بوو وابزانم 2002 بوو 2000 ئەوانە بوو گروپێکی تیرۆریست لە هەولێر ڕەحمەتی فرانسۆ حەریریان تیرۆر کرد ڕایان کرد چون بۆ کوێ چون بۆ قەندیل پەکەکە مۆڵەتی 48 ساعتی دانێ یان یا ئێرە بەجێڵن یا لێتانە دێن ئەمە هەڵوێستی پەکەکە بووە بەرامبەر بە هەرێمی کوردستان فعلەن گروپەکە لەوێ نەمان هاتن یەکێتی نردنی بۆ منتیقی هەورامان لە کاتی هاتنی داعشدا پەکەکە بەبێ مەرج بەبێەوەی پارتی داوای لێ بکات کە زانی هەرێمی کوردستان مەترسی لەسرە لە شنگاڵیش و لە مەخموریش ئەو پەڕیشەڕی کرد و شەهیدیدا زۆر باش سنووری دانا بۆ هێرشەکانی داعش لەو شوێنانەشەوە تا ئێستا کەس جێی نەکردووە کارێکی تیرۆریستی بکە لە هەولێر لە دهۆک لە شوێنەکانیکە ئەی بۆ پێشمەرگاچیە بۆ ئەوێ ئەوەتی حکوومەتی مەسرور بەرزین دروست بووە یەکێک لە سیاسەتەکانی ئەوەیە کە پێشمەرگانێرێ بۆ ئەو ناوچانەی کە نزیکە لە پەکەکەەوە یا پەکەکەی تایە ئەمەژە بێت دوو هێزی عسکەری کە پەکەکە بۆتە مای سەرێشە بوو نەبووتە مایە سەرێشە بەعکسەوە ئەوە تورکیاواڵێ ئەوە سیاسەتی تورکایە پەکەکە بۆتە مایەی پاراستنی هەرێمی کوردستان یعنی ئەمە حقیقەتێکە خۆپەکەکە ئێمە نەمان هێناوە کورد نەیهێناوە پەکەکە ظروفێکی سیاسی و عسکەری دروست بوواتەوێ پەکەکە کە هەفتاوەش دروست بووە تا 1970 خەباتی سیاسی کردووە دوایەوە سەرکردەکانی هەموو لە زیندانا بوون گیراوە نەدێکیان ڕیان کردووە بۆ سووریا بۆ لوبناان دوایەوە کە بینیویانە هەرزەخدەیە ئەگەر خەباتی شەکداری نەکەن ئەو کاتە چیان بەسەردێت ئەپوکێنەوە دکتۆر بەدەر لەو بۆچوونانەی کە هەیە کە هەر لایەنێکی کوردی لە هەرێمی کوردستان مەتابێت لە باشووری کوردستان ئەجەندای دەوڵەتێک جێبەجێ دەکا بەڵام بوونی شەڕی پەکەکە لەگەڵ هێزی پێشمەرگە لە ئێستادا تا چەند دەبێتە مای دڵخۆشی دەوڵەتێکی وەکو تورکیا لە کاتێکا شەڕی کورد و کورد دەبینێت ئەو ئامانجی سەرەکی تورکایە ئامانجی ئەوەیە بۆچی ئامانجی ئەوەیە یەکەم سەربازەکانی پشووەدەن ڕۆماوەیەکی زۆرە شەڕەکەن ئەنی ئێستا خەریکە 20 شەو زیاتر تێپەڕیەوە بەسەر ئەم شەڕەکە بەردەوامە ئەو هەندێک شوێنی خاڵی گرتووە بەڵام ئێتر لەوە زیاتر وەستاوە و شەڕی لەسرە بەردەوام لێدەن لێ کوژن ئەمە لەبەرەوە سەربازەکانی پشووەدەن دوو لەناو تورکیا ئەڵێ من هێندە بە قووەتم هێزی تر هەیە شەڕم بۆ بکە کوردەکان لەگەڵ ئێمان تابەن کاتی خۆی ئەتوانم بڵێم لە دوای ڕاپەڕینەوە تا ڕوخانی ڕژێمی سەدەم ئەو ئاواتیان بەدی هات بەڵام لە سەردەمی ئەردۆغانە نییە ئەردۆغان هەوێ دووبارە بکاتەوە ئەو سەرکەوتانش بەدەست بێنێ کە کورد پێشمەرگەی کورد باکووری عێراق وەکو خۆیانەڵێن شەڕ بۆ سوپای تورکیا بکە لەگەڵ سوپای تورکیا شەڕی گەریلا بکە وەکو خۆیانەڵێن شەڕی تیرۆر بکە سێ بۆ لەکەدارکردنی کووردا چونکە یەکێک لەو شتانەی کە ئینسانی پێلەکەدارە بێ خۆت شەڕی براکەی خۆت بکەی شەڕی دایکی خۆت بکەی شەڕیەوەی خۆت ئێستا لە ڕووی سیاسیەوە ئەگەر کوردی باکوور و کوردی باشوور شەڕ بکەن سمعیان نامێنێ کەس گویان لێ ناگرێت کۆمەلگای نێودەوڵەتی حسابیان بۆ ناکە ئێستا لە کۆمەلگای نێودەوڵەتی ئێمە خەریکە پێگەیەک بۆ خۆمان دروزەکەین ئەوە لەبەرەوە ئەوە ئامانجی سەرەکی ئەردۆغانە کە شەڕی پارتی و گەریلا و دروست بکە و پارتیژەیەوێ خۆی بەتەنها ئەو شەڕە نەکە هێزەکانی کەی لەگەڵا بێ ئەنجاو شەڕاکە لە ئێستادا ئەگەر سەرنج بین بەدەر لەم شەڕپێکدادانان لە نەتیجەی ئەم شەڕپێکدادانەی نێوان هێزولانە سیاسیەکان بە تایبەتی لە هەرێمی کوردستان لەشکردکێشەکانی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان دەبین کە نزیکەی 22 گوند لەو سنوورانە خاپۆر کراون مە زیاتر لە 1500 لە دانیشتوانی ئەو ناوچانە بە جۆرە لە جۆرەکان ئاوارە بوون بنیادنانەوەی ئەم شوێنانە تا چەند کارێکی ئاسانە لە داهاتوودا بەڕای جەنابەت یەکێ لە لایەنە خراپەکانی خەباتی چەکداری ئەوەیە کە خەڵک ئاوارەیە بێت ماڵی ئەسووتێ ڕەزوباخی ئەسووتێ هەژارە بێت برینارە بێت لەوانەیە شەهیدیش بێت من خۆم
کەسێکی خەڵکی ناوچە سنووریەکانی ئێران و عراقم لە شۆڕشە جیاجیەکاندا ئەوەم بە چاوی خۆم بینیەوە پێشمەرگەژم ئەوم بینیوە ئەمە یەکێک لە زیانە گەورەکانە شەڕ ئەو زیانانەی هەیە شەڕ لایەنی خراپەی هەیە بەڵام تۆ نابێ لەبەرەوەی ئەم گوندیانە زەرێکی واکەن بیت چی بکەی بیت تر بڵێ وڵا ئەبێ کۆتایی بە خەباتی گەلی کورد بێنی لە باکووری کوردستان وەکو ئێستا بیانی هەندێک لە ڕاگەیاندنەکان ئیدعای بووەکەن بەڕاستی ئەو ماوانەی کە ئەو گوندیانە لەوێ بوون و پارتی کرێکارانی کوردستان لەوێ بووە لە هەموو گوندەکانی تری ناوچەکە ئەوان زۆر جیاواز بوون لەگەڵ پێشمەرگە کۆنەکانی خۆمان زۆر مەداراتی خەڵکیان کردووە خەڵک بە ئاسوودەیی ژیاوە لەوێ ڕزوباخی خۆی وەبەرهێنا و ژیانی ئاسایی خۆی هەبووە بەڵام تر چی بکەین ئێستا زروفێک هاتۆتە پێشەوە تورکایەت تورکیا شەلم خوێنم ناپارێزێ لە گەریلاە لە پێشمەرگەیە لە گوندی ئەیە ڕزوباخ خەسووتێنێ دارە بە مەڕات ئەدزێ ڕێگا چارەت چیە لە ئێستادا بۆەوەی کەیتر ڕێگری لە چارە ئاشتیە ئەمە مەسلەی کێشەی پەکە کە کێشەیەکی سیاسیە پەکەکە نوێنەری گەلی کوردە لە باکووری کوردستان داوای چارەسەری کێشەی کوردەکە لەوێ ئەبێ تورکیا واز لەم شەڕنگێزیە خۆی هەرێمی کوردستان ئەوێ ناوخۆی هەرێمی کوردستانیش دووشت بکە لەلایەکەوە سیاسەتە نانڕەواکانی تورکیا قبول نەکە لەلایەکی تریشەوە هەوڵی ئاشتی با لە نێوان تورکیا و لە نێوان باکووری کوردستانە چۆن نتوانێن لایەنە شەڕنگێزیەکانی تورکیا قبول نەکە ئەگەر لە ڕابردووە قەیناکە ئێمە لەگەڵ عێراقا نەبووین و بەشێک نەبووین لە عێراق و قونسڵێتی وڵاتان لە هەرێمی کوردستان نەبووە ئەو کاتە تۆزێ معقول بوو هەندێک بیانیان بێنایەتەوە بەڵام ئێستا هیچ معقول نییە هیچ معقول نییە هەرێمی کوردستان تورکیا چی هەڵێ جێبەجێ بکە ئەمە هەڵەیەکی گەورەیە ئەمە خیانەتە ئەمە سوکردنی کوردە لە باشووری کوردستان بە تایبەتی ئەمە بێ کۆتایی پێبێت هی دووەم ئەوەیە کە لەسەر ئاستی جیاجیا کورد ئاماژەم پێکرد دیبلۆماسیەتی عێراق بەدەستەوەیە سەرۆک کۆمار وەزیری دەرەوە سەفیرەکانی کورد ئەوان توانای ئەویان هەیە پەیوەندی لەگەڵ لایەنی پەیوەندیدان ڕاستەوخۆ بکەن لەگەڵ تورکیا لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتیشدا لەگەڵ رووسیا لەگەڵ ئەمریکا لەگەڵ یەکێتی ئەوروپا قسە بکەن بۆی کۆتایی بەو شەڕە ماڵوێرانیە بێندێت لە تورکیا و لە باکووری کوردستان تا کۆتایی وڵای سپاس بۆ دکتۆر فایە گوڵپی سەرۆکی ئەکادیمیای سیاسەتی دیموکراتی سپاس بۆم دەرفەتە سپاس بۆ ئێوەش گیان ئەزان و خۆشەویستان سپاس کە تا ئێستا بیت نەرمان بوون ئەم دیدارە بە کۆتا گەشت تا گەشتمان لە دیدارێکی تر هەموو لایە کامەران بن دەستەکان خۆش دکتۆریە